ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لەڵقێم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا لووتکەی ئابووری داڤۆس بەڕێوەچوو. دیارە ساڵانە ئەم لووتکەیە ڕێگەخرێت وڵاتانی جیهان ئەوانەی کە لە ئاستی ئابووریدا و هەروەها لە ئاستی سەرمایەداریدا بەشدارە بن. دیارە کۆمەڵێک ئامانجی دیاریکراو لە لووتکەکەدا دەخرێتە ڕوو و کۆمەڵێک بابەتی گرنگ کە پەیوەندی هەیە بە هەموو جیهانەوە لەو لووتکەیە قسە و باسی لەسەرەکرێت و کۆمەڵێک ڕاستپاردە لە لووتکەکە بەرز دەکرێتەوە و دوجار لە ڕێگەی لووتکەی داڤۆسەوە دەیانەوێ بۆ زۆرێک لە کێشە دیارەکانی جیهان چارەسەر بدۆزنەوە. ئەم ساڵ عێراق لەسەر ئاستی باڵا لەسەر ئاستی سەرۆک کۆمار لە لووتکەی داڤۆس بەشدار بوو. عێراق بۆ خۆی وڵاتێکی گرنگە لە ناوچەکەدا و لە جیهاندا چکە لە ڕووی ئابووری و هەروەها لە ڕووی نەوت و لە ڕووی کۆمەڵێک بابەتی دیاریکراوی دیکە دیارە جێ و مەکانەتی گرنگی هەیە لە جیهاندا. بۆ خۆی عێراق خۆی کۆمەڵێک کێشەی گرنگیشی هەیە کە ئەو کێشانە لە لووتکەی ئابووری داڤۆس لە سویسرا خرایە بەرباس و لێکۆڵینەوە و هەرێمی کوردستانیش لە ڕێگە و دەواازەی عێراقەوە بەشدارێکی کاریگەر بوو لە لووتکەی داڤۆس لەسەر ئاستی باڵا بەشداری هەبوو. گرنگی داڤۆس بۆ جیهان خۆی لە چیدا دەبینێتەوە؟ لە نێوێدا عێراق گرنگی داڤۆس چۆن ڕەنگایەتەوە بۆی و هەرێمی کوردستان چۆن نەتوانێت سوود ببینێت لە بەشداربووان و وڵاتانی زلهێز و سەرمایەدار و خاوەن بڕیار کە لە لووتکەی داڤۆس بەشدار بوون بۆ هەرێمی کوردستان ئەمە گرنگیەکەی خۆی لە چیدا بینێتەوە. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بیلال ڕەوف شارەزای بواری ئابووری مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لە پانۆراما لەگەڵمانایە. بەخێر بێت خۆشحاڵین کە گفتوگۆکەین لەسەر بابەتێکی سڵاو بۆ بینەرانی کورساتیش. سڵاو بۆ جەنابیشم. دکتۆر با ئێمە سەرەتا باجارێ لە گرنگی لووتکەکەەوە دەست پێ بکەین. لووتکەی داڤۆس ئێمە هەمومان نەزانین ساڵانە ساز دەکرێت و لووتکەیەکی گرنگیشە چکە بەوەی کە کۆمەڵێک بڕیاری گرنگەدا لەسەر کێشە گەورەکانی جیهان. داڤۆس بۆچی؟ لە ماوەی 55 خولی پێشووی داڤۆسە بابەتی ئابووری زۆر گرنگ باس کراوە و بۆتە ڕووداوێکی مێژووی گرنگ لە بواری ئابووری و سیاسیشە. داڤۆس بەوە ناسراوە کۆڕبەندێکی ئابووریە بەڵام لەگەڵیشە کۆڕبەندێکی تاو سیاسیشە چووکە هەردوو بابەتێکی پێکەوە گرنگی پێیاوە و درک بەوە کراوەکە بابەتە ئابووریەکان بە دەرنین لە بابەتە سیاسیەکان و خودی داڤۆس هۆکارێکی زۆر گرنگە بۆ بەیەکگەیاندنی جەمسەرە ئابووریەکانی جیهان و خستنە ڕووی ئەو پلان و بیرکردنەوانی کە بۆ ئابووری هەیەە و لە هەما کاتیشا دەرفەتێکی زۆر گرنگە بۆ داهێنانەکان کە ڕۆڵێکی گرنگیان هەیە لە بەرەو پێشبردننی کۆمەڵگا هەروەها بە تایبەت لە سێکتەری ئابووریە چلانی تەکنۆلۆژی بێ تاکو و داهێنراوەکانی تر لە بواری پەرپێدان بە سیستەمی کشتتوکاڵ تاکو و بژانەوەی بازار هەتاکو و چارەسەرکردنی کێشە ئابووریەکانیش کە ئەندجا لەسەر ئاستی جیهان یاخود لەسەر ئاستی وڵاتان بەدی ئەکرێبوونە لە وڵاتی کێشێکی ئابووری پاشەشێکی ئابووری هەبێ پێیان وابێ مەترسێ بۆ سەر ئابووری جیهان. داڤۆس قسە و باسی زۆر گرنگ لەسەرم بابەتاکە بەڵام هەمیشە داڤۆس ڕاستپاردەی هەیە لەبری ئەوەی کە بڕیاری هەبێ بەڵام ڕاستپاردەکانی کۆکراوەی تەنها ئەو 4 ڕۆژە نییە کە داڤۆسی تا بەڕێوەچێ بەڵکو کۆکراوەی 1 ساڵ ئیشکردنە لەسەر ئەو ناونیشانانی کە داڤۆس هەڵێبژێت. بەڵام لە لووتکەکەیە ئەو چارەسەریانە یاخود ئەو ڕاستپاردانی کە جەنابە داماژەی پێیەکەی لەوێ دەخرێتە بەر گفتوگۆ و هەروەها ینی قسە و باسی زۆر لەسەرەکرێەوە چارەسەرەکان و ڕاستپاردەکانی خۆی ئاراساکە. بەڵام گرنگە ینی ئەم لووتکە ئابووری سیاسی کە جەنابە داماژت پێدا تاوان چەندە گرنگی ئابووری هەیە وەکو بەڕێستەڵی ئەوەندەش ینی گرنگی سیاسی هەیە. یعنی هەموو جار ڕاستپاردەکانی وەکو خۆی جێبەجێ کراوە لەسەر ئەو کێشە و گیر و گرفتانی کە باس کراوە لە لووتکەکەدای خود نەخێر دکتۆر. تا ئاستێکی زۆر ئەتوانین بڵێنەوەی کە لە داڤۆس ئەوترێ ئەو وڵاتانی کە تایە بەشدارە بن و هەروە و گەورە کۆمپانیانی لە داڤۆس کە حزوریان هەیە بەشێکی زۆری ئەو ڕاستپاردە و پێشنیارانی لە داڤۆس سەکرێ بە هەندوەرێگرن. تەنانەت ئەگەر بێت و وڵاتێکیش بە تەنها زۆر ئیش لە سەرم سێکتەرە نەکا بەڵکو ئەبێتە پێشنیارێکی جیهانی بۆ چارەسەرکردنی کێشەیەکی گەورەی جیهانی.
یاخود هەندێک جار لە بواری سێکتەرێکە پێشنیارەکانی بە هەند وەرەگرێ ئەبێتە چارەسەر. گرنگی داڤۆس لەوایە تەواوی ئەو پێشنیارانی لە ماوەی ڕابردووە کروێتی ئەو تێبینیانی هەیە بۆ لەسەر پرۆسی سیاسی و ئابووری جیهان بە هەند وەرگیرا و ڕۆڵی کاریگەری بۆ هەر ئەوە بۆ قورسایی داڤۆزی لەو شوێنە بچووکەی جیهان هێشتۆتەوە. بۆیە قسەکانی نێو داڤۆز لەبەر ئەوەی ئێمە وتوان کۆکراوەی 1 ساڵ کارکردنە لەسەر ئەو بابەتانی هەڵەبژێردرێ بۆ داڤۆزی ساڵێک قسەی لەسەر کرێ لە ماوەی ئەو 4 ڕۆژەش هەر کەس تێبینی و سەرنجی هەبێت لەسەر ئەو سێکتەرانە بە هەند وەرەگیرێن و بە گرنگیەوە لە نێو پێشنیار و ڕاستپاردەکانە جێکرێتەوە. بۆیە هەموو کەس کە بەشداری داڤۆسەکە داڤۆز بە تەنهایی خۆیەزانێ وەکو میوان خۆی نابینێ لە داڤۆز بەڵکو ئەوانەی کە هەمویان بەشدارن وەکو بەشدارێکی کاریگەر و سەرەکی لە داڤۆزا ڕۆڵە بینن. گرنگەکەی لەوایە تا کوێسە نەیتوانیوە یاخود تۆ کارێک نە بۆ پێگەکەی لاواز بێت لەو شوێنە بچووکەی جیهان لە سارترین نوقتەیە گەرمترین گفتوگۆکرێ کە ئەمە بۆ خۆی جێی سەرنجە و ژمارێکی زۆری خەڵکیش بەشدارێ بۆ نەکگاوڕێ ئەوەی داڤۆز جیاکاتەوە لە کۆڕبەند و کۆبوونەوە ئابوووریەکانی جیانەوەیە کە بۆ نە 3000 کەس بەشداریەکەن 6 سەرکردەی وڵاتان 7 سەرکردەی وڵاتان سەر ئاستی سەرۆکی حکوومەت و سەر و کۆمارە بەشدارە بن بەدەیان بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیا گەورەکانی گیان بەشدارن واتە کۆکردەوەیکی زۆر گەورەی هەموو سێکتەرە ئابووری سیاسیەکانە لەسەر ئاستی گیان لە هەندێک وڵاتی تر ئێمە کۆڕبەندمان هەیە لەوەی لەسەر ئاستی 200 کەس 300 کەس بەشداری بکەین یا لە ئاستی ناوچەی یا بەڕێوە بچێت بەڵام بەهۆی زۆری بەشداری ئەو خەڵکانی لە داڤۆز بەشدارە بن هەروەها فرێڕەهەندی ئەو بابەتانی شێ داڤۆز باسەکرێت پێگە و گرنگی خۆی هەیە. باشە ئەو سێکتەر و ئەو بابەتە گرنگانی کە ئەم ساڵ لە لووتکەی داڤۆس ینی بەجددی قسەیان لەسەر کراوە لیدی مۆزوعەکانی نێو داڤۆز بوو چی بوون بەڕاستی دکتۆر؟ ناونیشانی داڤۆزی ئەم ساڵ بریتی بوو لەوەی کە جیهان لە سەردەمی زیرەکە کە ئەمە پێشهاتێکی نوێیە بۆ تەواوی جیهان و کاریگەری لەسەر سەرجەم سێکتەرەکانە بێت کە باسی زیرەکی دەستکرد یا خوژیری دەستکرد دەکەین مەبەستیان لەم بابەتە بوو واتە بابەتی تەکنۆلۆژیا ڕۆڵێکی زۆر گرنگیە بوو. ئەم ناونیشانە وردکرا بوو بۆ چەند بابەتێکی تر بۆ نمونە پاراستنی گۆی زەوی ژینگە ئایمە لە سەردەمی زیرەکە چۆن نتوانین گۆی زەوی و ژینگە بپارێزین. لایەنێکتە بریتی بوو لەوەی کە ئێمە چۆن وەبەرهێنا لە سەرمایی مرۆییا بکەین. گرنگە ئەمەش دەستی کاری زۆر هەیە بەڵام ژیری دەستکرد گۆڕانکاری بەسەر شێوازی کارکردنە ئەهێنێ. ئایا بەستەنها خوێندنی جامیعەیەک بەسە بۆی کە ئەم کەسە بێتە کارکەرێکی ماهیر لێ هاتوو یاخود بۆ ژیری دەستکرد پێویستمان بۆیە دووبارە وەبەرهێنان لە مرۆڤ بکەینەوە کە بتوانێت شان بەشانی ژیری دەستکرد زیرەکی دەستکرد کارەکان ئەنجام بە و بابەتەکانی تەکنۆلۆژیا ڕۆڵێکی زۆر گرنگیان هەبوو لە داڤۆزی ئەم ساڵ کە پێکەوە ئەمانە ئەو ناونیشانانە بوون کە ڕۆژانە لە داڤۆز گفتوگۆی لەسەرەکە. زیرەکی دەستکرد وای لێ هاتووە لە جیهاندا کە ینی بڵین پانتایشی فراوانی زۆرێک لە وڵاتانی داگیر کردی بێ و ینی نەتوانرێت کۆنتترۆل بکرێت یاخود نەخێت زیرەکی دەستکردە دەبێتە فاکتەرێک بۆی کە لە ئێستادا زۆرێک لە وڵاتانشی کە دەناڵێنن بەدەست هەندێک لە هۆکارەکانی دواکەوتووی یاخود بۆ نمونە لە ڕووی ئیدارەدانی دەوڵەتەوە کە تا ڕادەیەک شێوازی کۆم بەکارێنن ئەمە بێتە چۆنەڵی جێگاگرتنەوەی ئەو بابەتە کۆنەی یاخود ئەو ستایلە کۆنەی کە لە ڕابردوودا هەبوو لە زۆرێک لە وڵاتان زیرەکی دەستکرد دەتوانێت ئێستا ئەم بابەتە کۆنتترۆل کە لە هەموو دنیادا زیرەکی دەستیان لەسەرکرد لەم کۆڕبەندە گرنگە زیرەکی دەستکرێکێکە لە داهێنراوەکانی مرۆڤ بۆی ئاسانکاری بۆ ژیان بکە و بۆ کارکردن بکە و بتوانێت پەرە بە تواناکان بە و بە خێرایی ئێمە ئینتاجمان دەستکەوێت بەرهەممان دەستکەوێت لە هەر بوارێکا بێت بەڵام بە شێوەیەک لە شێوەکانی تر لەگەڵ کارکردن بە ژیری دەستکرد جۆرێک لە مەترسی تیا ئەبینرێ کە کاریگەری هەبێ بۆ نمونە لەسەر کەمبوونەوەی هەلی کار لە پەراوەستخستنی کۆمەڵێک ئیش کە ئیشی نوێ دروستە بێ بۆ نمونە هەندێ جۆری ئیشکردن ئەکرێ بەوەی ژیری دەستکردەوە باویان نەمێنێ یەکێک لەوانە بابەتی تەرجومە ئێمە لە زۆر شوێن پێویستمان بە متەرجیم بۆی کە زمانێکمان بۆ بکە بە زمانێکتە بەڵام ژیری دەستکردن بابەتی یاخود گەڕان سێچکردن توێژینەوەکان یاخود بابەتی مێژووی هەموو ئەمانە ژیری دەستکرد ئاسانکاریی زۆرمان بۆ تیاکە تاکو ئیشکردن بە ئامێر و دەستگا پیشەسازیەکانیش کامە بێتە هۆی بێکاربوونی نەک هەزاران بگرە سەدان هەزار کەس لەسەر ئاستی جیهان و بابەتی بێکاری ژەبێتە کێشێکی گەورە بۆ ئابووری جیهان چ ئابووری جیهان هەمیشە پشتی بەکارکردنی خەڵک بەستۆ نەک لەبەروی خەڵک بێیش نەبێ بۆی پارێکی دەستکێ بتوانێت خەرجی کاتەوە لە ئابووریەکەیە خەڵک پارەی پێبێ کە بێگومانەوە کاتە ڕوبەڕووی پاشەخشێکی گەورەی ئابووریە بێتەوە
لەم دوولایەنە لەگەڵەوەی کە ژیری دەستکرد وەکو داهێنراوێک بۆ خزمەتی مرۆڤایەتی دروستکراوە لایەکشەوە کە مەترسی هەیە گفتوگۆکردن لەسەری زۆر گرنگە بۆ ئاستی جیهان چونکە لای هەمووان ڕوونە ئێستا لە ساستی جیهان یەک پارچەیمان هەیە بۆ نە کاتێک کێشێکی ئابووری لە ئەمریکا ڕووە کاریگەری لەسەر دواکەوتوتنی وڵاتی جیهانە بێ بۆ ناکرێت لە ئەمریکا هەموو شتێک بە ژیری دەستکرد و زیرێکی دەستکرد بەڕێوە بچێت بەڵام ئابووریەکەت هەبێ زۆر دواکەوتوو بێ لە کاتێک ئەم دوانە پەیوەندی بازرگانیشان هەبێ و ئابووریەکەشان تێکەڵ بۆی ئەمە ئەبێتە بابەتێکی گلۆباڵ ئەبێتە بابەتێکی جیهانی بەڵام لەوەی لە هەندێک وڵات لە ماوەی 1-2 ساڵە بە خێرایی بڕوە لە هەندێک وڵات زیاتر لەم کاتی پێویست بێ و زۆر گرنگە لە ئێستەوە هەموو وڵاتانی جیهان بە جیهانی سێم بە تازە پێگەیشت و هەروەها بە وڵاتانی گەورە پیشەسازی جیهان خۆیان بۆ ئەم بارودۆخە ئامادەکەن و دەستی کاری مرۆیشان لەگەڵ ژیری دەستکرددا بگونجێنن بۆیە زۆر گرنگە لەسەر جەم وڵاتانی جیهان تەنانەت بە عێراقیشەوە و وڵاتانی دواکەوتوش وڵاتانی جیهانی سێمیش گرنگی بە ژیری دەستکرد بە چونکە بەشێک لە ئیش و بارقورسیەکەی سەرشانیان کەمەکاتەوە و ئەکرێت دەرفەتێکی لەباریش بێ بۆ نە لە وڵاتێکی وەکو هندستان بابەتی تەکنۆلۆژیا ڕۆڵێکی زۆر گرنگی هەبووە و خۆشیان ڕۆڵێکی گرنگیانە بۆ پەرەپێدانی دەستی کاریان لە بواری تەکنۆلۆژیا هەندێکان ڕۆڵێکی گرنگیانە لە زۆربەی وڵاتان بۆی ئیشی تەکنۆلۆژی بۆ دامەزراوەکانی جیهان پێشکەشکە بۆی ئەمە زۆر گرنگە و دافۆسیش بە گرنگی زانیوە چکە شتێکی نوێیە و زۆر بە خێراییش لە ئابووری جیهانە ڕەنگە کە بە گرنگی زانێ ئەوی کاتێشێک لە بنەماکانی ینی قسەکردن لە نێو لووتکەکەدا ینی بۆ نمونە ئەو ڕاستپاردانی کە دەیکا لەبارەی زیرەشی دەستکردەوە ینی ئەم ئەبێتە هاوکار ینی لووتکەکە ئەبێتە هاوکار بۆ وڵاتانی کە پێویستیان بەوەیە ئەم بابەتە ئەوانیش پەرە پێ بدەن یاخود نەخێر بەس ڕاستپاردێ و هیچ دەستێکی هاوکاری درێژ ناکە بۆیان یەکێک لە ڕاستپاردە گرنگەکانی داڤۆسی ئەم ساڵ بریتی بۆ لەوەی کە توانای مرۆییتان لەگەڵ ژیری دەستکرددا بگونجێنن پەرەی پێبن واتە ئاماژەیەکی نوێ هەر وڵاتێک هەر دامەزراوەیەک هەر کۆمپانیێکی گەورە فرەنەتەوە بێ یاخود لە ئاستی وڵاتێکا ئیشکە لە ئێستاوە هەوڵ نەیات کارمەندەکانی ئەو ئینسانانی لای ئیشەکەن توانای مرۆییان پێش نەخا لە بواری ژیری دەستکردە پاشەکشەیەەکە چ لە ڕووی داهاتەوە بێ چ لە ڕووی قازانجەوە بێ چ لە ڕووی ئابووری بێ لەسەر ئاستی جیهان کە بۆ وڵات باستی بکەین بۆیە یەکێک لە ڕاستپاردە گرنگەکان بە داتا و توێژینەوە هەروە بە گفتوگوی چەند ڕۆژەی دافۆس سلمێنراوە کە پێویستمان بۆ بەرهێنانێکی گرنگ هەیە لە مرۆڤایەتە بۆ بابەتی ژیری دەستکرد بۆیە ئەبێ بە هەندوو وەربگیرێ و کاتێک لەم بۆ چوونە ئەڕوانیت و واقعێک شتەیە کە ئێستا ژیری دەستکرد بەکارێنی ئەگەیتە سەر ئەو ئاستەی کە ڕاستپاردەکەی داڤۆس زۆر منتقیە و زۆر لۆژیکیە و تۆ پێویستە لەگەڵ یا هەنگاو بنەی لە ماوەی ساڵانی ڕابردووشە ئەو ڕاستپاردە و پێشنیازانی داڤۆزەی بووە ئەگەر هەر وڵاتێک هەر دامەزراوێک جێبەجێ کردبێ گەشەکردێکی زۆر باشی بە خۆی بینیوە باش دکتۆر بابێنە سەر بابەتی بەشداری وڵاتان لە ئاستی جیان ینی هەمومان نەزانین زۆربەی زۆری وڵاتان بەشدارن لەم لووتکە گرنگە کە لووتکەی شێم ئابووری هەم سیاسیە بێنە سەر بابەتی بەشداری عێراق هەر بۆ خۆی کە عێراقی ژانی وڵاتێکی گرنگە بمانێت و نەمانێت لە ناوچەکەدا یعنی ئێستا لە دوای ساڵانی شەڕ و هەروە وێرانکاری و هەروەها دواکەوتووی عێراق ئێستا خۆشبەختانە بەرەو وڵاتێکی تا ڕادەیە گەشە کردووە چێت و کۆمەڵێک لە سێکتەرەکان لە عێراقدا پەریسەند و لە گەشە سەندندا ئاسی عێراق لە بەشداریکردندا سەر و کۆمار بوو سەر و کۆماریش لەوێ ینی چەند پێشنیارێکی هەبوو بۆ لووتکەکە پێشنیارەکانی شێمووی گرنگ بوون یەکێک لەو بابەتانەوەی کە جەنابە داماژەی پێدەی بابەتی ژینگە بوو کە بۆ عێراق خۆی خەریکە ژینگەکەی زۆر پیس دەبێت و تەنانەت زەوێکەشی هەندێک ناوچەی بەرە و چۆنەڵی بیابان بوو نەچێت هەروەها بابەتیشی دیکەی گرنگ ینی بابەتی ئەو لایەنە مرۆیە بووە کە ینی هێزی مرۆیت زۆرە بەڵام ینی دەرفەتەکانی کارکردن کەمە عێراق بۆ خۆی کە وڵاتێکی ئاوها گرنگە لە ناوچەکەدا بۆ نمونە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشداری لووتکەیەکی گرنگی وەکو داڤۆس دەکات گرنگیەکەی لە چیدایە لە ماوەی ڕابردوو عێراق بەدەست کۆمەڵە کێشە و گرفتەوە ناڵاندوێتی و ئێستا ڕەنگیاوەتەوە لەسەر ژیانی خەڵک هەر لە نەبوونی خزمەتگوزاری وەکو ئاو کارەبا و ڕێگاوبان و ئەوەی کە پێوتر ژێرخانی ئابوورێکی بەهێز هەتاگاتە بابەتەکانی وزە هەتاگاتە بابەتی پیسبوونی ژینگە بەرەوکی عێراقی گرتووە لە مابی ساڵی ڕابردوو وەکو ئەولەویەت بابەتی تیرۆر بابەتێکی گرنگ بوو بۆ عێراق بەڵام لەگەڵ هێوربوونی دۆخی ئەمنی ئەکرێ ئەم بابەتانە ئیتر وەکو مەترسێکی سەرەکی بۆ عێراق بڕوانرێت لە دوای کەمکردنی مەترسی ئەمنیەکان لە داڤۆس بەشێک ئەو کێشانێکی عێراقیەتی باسی لێواکرێت نەبوونی دەستی کاری شارەزا و بابەتی گەندەڵی مەترسی ژینگە کار نەکردن بە تەکنۆلۆژیا بۆ کەمکردنەوەی ڕۆتینات نەبوونی شەفافیت لەبەری تەکنۆلۆژیا بەشێک لە
گەندەڵی و هەروە هۆکارێکە بۆ وەرزبوونەوەی ئاستی شەفافێت لە عێراق کەمتر کاری پێکرێ دەرفەتێکی زۆر گرنگە بۆ عێراق بەشداری لەم کۆڕبەندانە بکەوە تا ئاستێک بەشداریکردنی بە ئاستێکی باڵا بە وەفدێکی باڵا کە بۆ نەسەر و کۆمار وەزیری دەرەوەی عێراق وە چەندین ڕاوێژکار و وەزیر و سەرمایهداری عێراقی بەشداریان کرد لە داڤۆس پێگەی گرنگی عێراقی دەرخست لە داڤۆس هەروەها لە لایەکی تریشەوە گرنگی داڤۆسیشی بۆ عێراق خستە ڕوو لە ماوەی ئەو دیدارانی کە من سەرنجمە چ سەر و کۆمار چ وەفدی عێراق لە داڤۆس کردبێتیان زۆر تەرکیزیان لەسەر ئەو کێشانە بوو کە ڕوبەڕووی عێراق بێتەوە ویستیان داڤۆس وەکو دەرفەتێک ببینن بۆ سەرنجڕاکێشانی جیهان کە عێراق ئابوورێکی زۆر باشی هەیە و پێگێکی زۆر گرنگی هەیە ئەتوانرێ نەک عێراقەکان بەڵکو جیهان سوودی لێ ببینێ بۆ عێراق لە ١04 نەوتی جیهان بەرهەمەهێنێ گرنگەوە و هەروەها یەکێک لە وڵاتانەی کە ئەم چەند ساڵە ئێمە پێشبینیەوەکەین پاشەخشە لە گەشەی ئابووری جیهان وڵاتان ڕووبا بەتایبەت وڵاتانی پیشەسازی تازە پێگەیشتوو بەڵام لە عێراق ئاماژەکان بەوەن بەپێی داتاکانی سندوقی نەقدی نێودەوڵەتی کە گەشەی ئابووری لە عێراق جیاواز لە هەموو وڵاتانیتر بەرەو گەشەکردنی زیاترە ڕوە لەبەرەوەی 13 ساڵ لە ساڵی 1990 تاکو 2023 عێراق لە ئاستی نێودەوڵەتی گۆشەگیر بووە لە 2023 تا 2020 بە نزیکەی بەوەی بارودۆخی ئەمنی و تیرۆرەوە ئابوووریەکەی وەلانرا بوو ئەو لەوێت نەبوو لای بەڵام 3 ساڵ 4 ساڵە بێ عێراقیش لەسەرەوەکە ئابوووریەکی بەهێزیە بێ و تاکو ئێستش ئەم گەشەکردە ئەبینی بۆ لە ساڵی ڕابردنیسکی لە 1970 گەشەی ئابووری هەبووە گرنگە عێراق لەم کۆڕ و کۆڕبەندانە ئەو کێشانی خۆی هەیەی بیخاتە ڕووەکەوەی کە لە داڤۆس کرا لە بابەتی ژینگەوە تاگاتە تەکنەلۆژیا سەردانەکان و یاخە دیدارەکانی سەر و کۆمار ئەوەی پێوتین بۆ نەکۆبوونەوەی لەگەڵ یەکێک لە گەورە کۆمپانیەکانی بواری بەرەمێنانی وزەی خۆر هەروەها لەگەڵ گەورە کۆمپانیەکی بواری تەکنەلۆژیا هەروەها گفتوگۆکانیشی لە بواری ژینگە چ خودی سەر و کۆمار خۆی شارزایکی باشی لە بواری ژینگەوە لە ماوەیەک لە ڕخراوی کشت و کاڵی گیان ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە فاو کاریگەریەکان باشتر ئەبینێ و لە ماوەیەکی زۆری وەزیر سەرچاوەکانی عێراق بۆ پێشەوەی کە بێت سەر و کۆمار بۆیە ئەم تێگەیشتنە بۆ سەر و کۆمار زۆر لە هەمووان زیاترە بۆ گۆڕانەکانی ژینگە و کەشوهەوە وەکو تەوەرێکی سەرەکی داڤۆسیش کە پاراستنی گۆی زەوی بوو بابەتی ژینگە گرنگی پێدرا بوو بۆ عێراق ئەم کۆڕ و کۆبوون و بابەتە نێودەوڵەتیانە زۆر گرنگە کە بتوانێت بەشێک لەم کێشانی خۆی چارەسەرکە لە عێراق لە هاوینی ڕابردوو چەندی شاری عێراق گەرمترین نوقتەی ئاستی جیهان بوون ئێستا بەپێی هەڵسەنگاندەکان ئەگەر ڕۆژانە شارێکی عێراق لە پیسترین شارەکانی جیهانە نەبێت لە تۆپتێنە نەبێت دوو شاری عێراقی تیا یانەگە دوو نەبن بە مسۆگەری دانێکی هەیە چ بەوانی هەرێمی کوردستانەوە بێت چ بە ناوڕاست و باشووری عێراقەوە بێت و ساڵانە بە سەدان دۆنم زەوی ئەبن بە بیابان کە پێشتر کشت و کاڵیان تیاکراوە و ئاوی شیرینی عێراق پیس بووە بۆ ڕووباری دیجلە و فورات جاران خەڵکی بەسرا سوودیان لێبینی بۆ ئاو خواردنەوە بەڵام ئێستا بە ئاستێک ژەهراوی بوون پیس بوون کە تەنانەت زیندەوەرە نێو ئاویەکانیش ناتوانن تایە بژین کامانە کێشەی گەورن بۆ دابیکردنی ئاوی خواردنەوە ئاوی کشت و کاڵەروە دابیکردنی بەرهەمی ناوخۆیی بۆی عێراق دەرفەتێکی زۆر باش لەم کۆڕ و کۆبوونەوەانەوە باش دەرفەتەکە چی ینی ئایا ئەوان دێن هاوکاری عێراقەکەن بۆ ئەوەی کە بۆ نمونە لە بواری چارەسەر و هەروەها چۆنە لە ڕاوێژکردنەوە عێراق سوودیان لێبینیا خود نەخێر ئەوان دەبنە هۆکارێکی گرنگ و خۆیان دێنیانی ئەم کێشانەی کە لە عێراقدا سەری هەڵدا و چارەسەریەکەن بە حکمەوەی کە عێراق وەکو جەنابتەڵی وڵاتیشی گرنگە لە ڕووی ئابووری هەروەها لە ڕووی گەشە و لە ڕووی تا ڕادێک سیاسی و ئەو هاوکێشەی نێودەوڵەتی کە هەیە ئەوان خۆیان ئەیانەوێت ڕاستەوخۆ ڕۆڵەکە بین بۆ چارەسەرکردنیان بابەتەیە خود نەخێر تەنها بەس ڕایۆژ دەدەنە عێراقیەکان و عێراقیەکان خۆیان دەبێت ڕۆڵیان هەبێت لەم بابەتەیە پێش هەموو شتێک لە ماوەی 20 ساڵی ڕابردوو جۆرێک لە وێنەی عێراق بوو کە دۆخێکی نائەمن و نەئارامی هەیە وە بێگومان ئەمە دەرفەتێکی باش نابێت بۆ ئەوەی کە چ ڕێکخراوە جیهانیەکە بن چ کۆمپانیا و بەرهێن بێتە عێراق بێوێ لە بوارێکە کار بکە ئەم کۆڕ و کۆبوونەوە نێودەوڵەتیان دەرفەتێکی باشە عێراقیەکان لەسەر و کۆمارەوە تاکو وەفدەکانی دیکەش بە دەرەوەی نیشان بن کە بارودۆخی عێراق ئێستا سەقامگیرە دەرگایەکی کراوەی ئەتوانن ئێوە بێن ئیش بکەن و هەروە خستنە ڕووی ئەم کێشانی عێراقیش لەوێ دەرفەتێکی زۆر باشە بۆ کۆمپانیەکان کانەوێت لەو بوارەیە ئیشکەن عێراق بەتەنها خۆی ناتوانێت کێشەی خزمەتگوزارەکانی چارەسەرکە ئاوی خاوێن بگەێنێتە هەموو شوێنێ ئیشی ئاوەڕۆ هەلکە و کارەبا بەرهەم بێنێ تەوزەئی کارەبا ڕێک بخاتەوە و ئاگاشی لای ئەوە بێ کاریگەری گۆڕانی کەشووە کاریگەری لەسەر عێراق دروست نەکات لە توانای عێراقان نییە و ئەزمونێکی زۆر باشی نییە لەم بوارەیە
ئەکرێ لەم کۆڕ و کۆبوونانە بەتایبەت لە داڤۆس ناسینێک بێ بوو ئەو دامەزراوە جیهانیانی کە لەم بوارەیە کارەکەن چ ئەو دامەزراوانە بێ کە لە بوای ڕێسێرچا کارەکەن چ لەو بارانە بێ کە لە بوای ڕاوێژکاریە کارەکەن چ یاخود ئەو دامەزراوە جیهانیانە بێ کە لە بواری جێبەجێکردنە خۆیان بێن لەوێ لە بوارەکە ئیش بکەن تا ئاستی کاریگەریەکان کەم بکەنەوە لە هەر سێ لایەنەکەوە داڤۆس دەرفەتێکی زۆر گەورە بۆ عێراقیەکان بتوانن سەرنجی ئەمانە ڕاکێشن بیان هێنە عێراق ئیش بکەن چونکە لە تەواوی ئەو ناونیشانانی کە لە داڤۆس ئیشی لەسەر کراوە لە بابەتی وەبەرهێنان لە سەرمایە مرۆییەوە تا پاراستنی گۆی زەوی تا بەکارهێنانی تەکنۆلۆژیا عێراق خۆی توانایەکی باشی نییە ئەزمونێکی باش نییە پەرە بەم بوارانە بە بەڵام دەتوانێت سوود لە ئەزمموی وەربگرێ و تەنانەت ئەوانیش بێنێت لەم بوارەیە ئیشی بۆ بکەن بۆنە بۆ کردنەوەی خولی ڕاهێنان بۆ دەستی کاری عێراقی بەکارهێنانی تەکنۆلۆژیا لە بواری بەڕێوەبردنە کاک هەوڕێ داتایەکی زۆر سنجڕاکێش هەبوو لە ماوەی لە کۆتای ساڵی ڕابردووە خرایە ڕووکە 5 ملیۆن فەرمابەری عێراقی نازان کۆمپیوتەر بەکاربێت کارەساتەوە یعنی کە ئێستا تۆ بەرەو ژیری دەستکرد دەڕۆی بەرەو تەکنۆلۆژیا ئەڕۆی 5 ملیۆن موچەخۆر و فەرمابەری تۆ کە ئیشەکەن کۆمپیوتەر لە کۆمپیوتەر نازانێت مانای ئەوە نیە نەزانێت دایگرسێنی یابی کوژێنێتەوە مانای ئەوەی نازانێت ئیش و کارانی کە لە بواری مەنەجمنت و بەڕێوەبردن و تا ئاخری هەیە ئەو پی ئەنجام بە کەمە پێویستی بەوەیە تۆ لەسەر ئاستی نێودوڵەتی ئەم بوارەت پەرە پێ چونکە دامەزراوەکانی خوێنی باڵاش لە عێراق ئەوەندە بەهێزنین لە بواری ژینگەشا بە هەمان شێوە عێراقێکی کە لەو حوڵاتەی کە زۆرترین گازی هاوڵی نەوتە سووتێنێ و خۆی تاکوێستە نەیتوانیوە سوود لەمە ببینێ بەڵام گەورە کۆمپانیای جیهانیە کە بە ئاسانی توانێت ئەم غازی هاوڵە نەک بۆشی چارەسەرکە بەڵکو بێتە هۆی ئەوەی کە کارباشی بۆ بەرهەم بێنێ گرنگەوەش کە لەلایەکە دوو بابەتی بۆ حەلەکە ئەوەی کە کوور دەڵێ بەبەردەک دوو چۆلەکە هەم غازی هاوڵەکی کە ژینگە پیسەکە بۆ کاربۆن ئەخاتە نێوبەرگە هەواوە پیسەکە و لایەکی دیکەشەوە کە عێراق کێشەی بەرهەمهێنانی کارەبای هەیە بۆی چارەسەرەکە و بابەتی بە هەمان شێوە پاراستنی گۆی زەوی لە بواری ئاو بابەتی کشت و کاڵ من هەندێک دیداری سەر و کۆمارم بینی بۆ لەگەڵ وەفدا هۆڵەندیەکان بەلجیکەکان کە ئەمانە زمونێکی باشیان هەیە لە بواری کشت و کاڵە کارمەت ئەتوانی یارمەتی دەری عێراق چونکە بە پێی دوایین داتا عێراق تەنها لە 100 بەرهەمی کشت و کاڵی ناوخۆی هەیە لە نێو بازاڕەکانە واتە لە 100 کیلۆ بەرهەمی کشت و کاڵی 1 کیلۆی خۆیەتی عێراقیە کەەوە زۆر کەمە بەراورد بە شتێکە ینی خاکی عێراق خاکیشی کشت و کاڵیە و بە پیتیشەوە خاکێکی بە پیتیە بۆ بەڵام ئێستا بە بیابان بوون و هەروە پیسبوونی ئاو مەترسی سەرەکیین لەسەرەوەی کە کشت و کاڵ لە عێراق واقعێکی تاڵ و قورسیە بێ بۆ نەوەکانی داهاتوو هەر لە کۆڕبندەکەی داڤۆس باسی ینی بەرەمێنانی وزەی خۆر بۆ کارەبا ئەم بابەتانەش کراوە عێراقی ژێستا ینی بە هەرێمی کوردستانیشەوە ینی ئێوە پەرە بم بوارە بدا و ئەم سێکتەرە تا ڕادێک بێتە پێشەوە چکە بە حکمەوەی ئەزانین لە عێراقا کارەبا کەمە لە هەرێمی کوردستانە کارەبا کەمە زۆر جار احتیما دەخرێتە سەر مۆلیدەکان ینی بۆ دابینکردنی کارەبا کامەش بەشێکی دیکەیە لە پیسکردنی ژینگە ینی داڤۆس لە کاتێکا کە باز لە بابەتی بەرەمێنانی وزەی خۆرەکە عێراق دەتوانێت سوود لەم بابەتەش ببینێت دکتۆر بیلال یەکێک لە دیدارە گرنگەکانی سەر و کۆمار لەگەڵ یەکێک لە گەورە کۆمپانیەکانی بواری بەرەمێنانی وزەی خۆرە کە خودی کۆبوونەوەکە دەرفەتێکی باشە ڕەخسێنێ کە سەرنجی ئەم کۆمپانیای و هەروە ئەو سەرمایە و وەبەرهێنەر و کۆمپانیانی دیکە ڕابکێشێ بۆ عێراق کە لە بواری وزەی خاوێنە ئیشەکەن عێراق نەک تەنها وزەی خۆر بەڵکو زەمینەی لەبارتر هەیە بۆ ئەوەی کە وزەی خاوێنی دیکە لە باوە بیگرە بۆ هەندێک بابەتی دیکە کە ئەتوانێت وزەی خاوێنی لێبەرهەم بێنرێ لە عێراق بتوانێت سەرکەوتوو بێ بێگومان کە شوهەوای عێراق و هەروە ئەو چەند سەعاتێک کە وەکو دیاری کراوە لە ماوەی 4 وەرز و لە ماوەی 365 ڕۆژەکەی ساڵە هەژمار کراوە دەرفەتێکی زۆر باشە بۆ بەرهەمێنانی وزەی خۆر بەرهەمێنانی کاربا لە وزەی خۆر کاکرێ ئەمە پێشتر لەسەر ئاستی کۆمپانیای بچوو بزنسی بچوو کۆمپانیای لۆکاڵی تەنهانەت ئیقلیمی هەبوو بێ بەڵام کاتێک گەورە کۆمپانیەکان یەنە ئەم بوارەوە لەسەر ئاستی وەبەرهێنان لە بواری $1,000,000,000 و $1,000,000,000 گفتوگۆەکەن گرنگەوە کە بێگومان عێراق لەلایەک پێویستی بە بەرهەمێنانی وزەی کارەبایە لەلایەکی دیکە پێویستی بە پاراستنی ژینگەیە و هەروەها گرنگە بۆشی کە سەرمایەکی باشی هەیە لەم بوارەیە بەگەڕی بخە لە ساڵی ڕابردوو نزیکەی $67 ملیار سەرمایی بیانی هاتۆتە عێراق وەبەرهێنانی کردووە لەم 67 ئەگەر بێت و هیچ نەبێت لە 105 لە بواری وزەی خاوێن و خۆرا بێ لەلایەک کێشەکانی عێراق چارسکا و هەروەها دەرفەتێکی باش ڕەخسێنێ بە وڵاتان
بۆ بەرهێنەکان بۆ گەورە کۆمپانیەکان کە لە عێراق بۆ بەرهێنان بکەن چون ئاماژەم پێکرد لە تەواوی جیهان مەترسیە لە پاشەخشەی ئابووری بەڵام لە عێراق دەرفەت هەیە بۆ گەشەی ئابووری کە ئەمە ئەکرێ لەسەر مێزی کۆمپانیەکان دەرفەتێکی باش بۆ عێراق بڕخسێن بە چاوێکی چۆنەڵی ئابووریانەشەوە سێری عراق بکەن بۆم بابەتە چکەمە خۆی گرنگە بێگومان هیچ کۆمپانیایەک و دامەزراوەیەکی جیهان ڕقی لەوە نابێتەوە لە عێراق بۆ بەرهێنانکە و حەزەکە و ئێستا عێراق داوای هەر جۆرە قەرزێک یاخود هەر جۆرەوە بەرهێنانێک لە دامەزراوێکی جیهانی لە سندوقی نەقدی نێودەوڵەتی بۆ بانکی جیهانی بۆ وڵاتانی تر بکە لە پێشینەیە بۆ پێدانی هەتاکو وڵاتێکی تر چونکە ئەزانن سەرچاوی سروشتی زۆر بەهێزی هەیە کەم تەرخەم نابێت لە دانوێ قەرزەکەی و ئەتوانێت ئەوە بە ڕێگەی شێوازی تر ئەم قازانجیان دەست بکەوێتەوە چونکە بیرمان نەچێ وڵاتێک کە سەرچاوی سروشتی بەهێزی نەبێ یاخود وڵاتی وەکو عێراق کە نەوتی هەیە سندوقی نەقدی نێودەوڵەتی ناترسێ لەوەی قەرز با بە عێراق چونکە زانای ڕۆژێ لە ڕۆژان لە فرۆشی نەوتەکەی بە فشاریش بێ یاخود بە خۆشی بێ ئەتوانێت قەرزەکەی وەرگرتەوە هاوشەوی پێشوو کە ئێستا سندوقی نەقدی نێودەوڵەتی لە $1 میلیارد قەرزی عێراق هاتووە سەر سفر بۆی بەرزی نرخی نەوتەوە بۆی فرۆشی نەوتەوە بۆی فشارەکانی و بە ئاسانی توانێت وەرگرتەوە ئەمەش بۆ هەموو دامەزراوێکی گیان ڕاستە و نقطەیەکی گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شەکر کۆمپانیاک بێتە عێراق بە ئاسانی دەستی بە ناوچەکانی ترێگا بۆی بۆ بەرهێنانی تیا بکە باشە هەر لە دەواازەی عێراقەوە هەرێمی کوردستانی ژیانی بەشدارێکی سەرەکی بوو لە لووتکەی داڤۆس کە بۆ خۆی ینی هەرێمی کوردستان کە بەشدارە بێت لەم لووتکە نێودەوڵەتیانە و لووتکەی شوێکو داڤۆس کە ینی هەمومان نەزانی ژمارەیەکی زۆر و جەنابی شتامەژەت پێدا لە سەرکردە و سەرۆک و پادشای وڵاتان بەشدارە بنتیایدا بۆ خۆی ئەمە دەرفەتێکە بۆ هەرێمی کوردستان کە هەم لە ڕۆ سیاسیەکەوە یانی چۆڵی دەمەزەردی پەیوەندێ سیاسیەکان و دیبلۆماسیەکانی بکاتەوە هەم لە ڕۆ ئابوووریەکەشەوە هەرێمی کوردستانی مازانین ینی جەنابەت لەوەچێ باشتر شارەزابی چکە لە بوارە ئابوووریەکەیە درک بە لایەنی گرنگی ئابووری هەرێمی کوردستانێکی چکە بۆ نەوت و غازێکی باشمانەیە و کۆمەڵێک کۆمپانیای گرنگی ئەوروپی و ئەمریکی و هەروەها تەنانەت ڕووسیش لە هەرێمی کوردستانە کارەکەن هەرێمی کوردستان کە بەشدارە بێت لە لووتکەیشی گرنگی وەکو داڤۆس هەرێمی کوردستان چی ئەبەخشێ بە لووتکەکە و لووتکەکە چی ئەدا بە هەرێمی کوردستان دکتۆر هاوشێوەی عێراق هەرێمی کوردستان بە سەرچاوی سروشتی دەوڵەمەنە بە غاز و بەنەوت هەروەها لە ماوەی 20 ساڵی ڕابردووە بەشێکی گرنگی عێراق بۆ بەرهێنان وەکو بەشێکی ئارامی عێراق سەیری کراوە و هەر کۆمپانیایك و دامەزراوێکی گیانی ویستبێتی بێتە عێراقیش کار بکە لە هەرێمی کوردستانەوە دەستی پێکردووە بەشداری هەرێمی کوردستان لە داڤۆس زۆر درەنگە ئەبوا زۆر زووتر بەشداری ئەم کۆڕبەندانی کردە لەبەرەوەی دەرفەتێکی باشتر بوو کاتێک عێراق بارودۆخێکی ناسەقامگیری ئەمنی هەبوو ئەکرا وەکو وێنەیەکی درەوشاوی عێراق هەرێمی کوردستان بناسێنرا بەڵام چەند ساڵێک خۆ بەشدارە بێت ینی هەرێمی کوردستان مێژوویەکی زۆر دوور و درێژی نییە ئەوە نەیموزانم لەگەڵ گەشانەوەی بارودۆخی ئابووری عێراق ئەویش باماشەوە بەشداری کردووە وەکو هەرێم ڕۆڵێکی گرنگیە بووە لە داڤۆسا دیداری زۆر گرنگە بۆ لەگە سەرکردی وڵاتان لەگە گەورە کۆمپانیەکان هەروە ماڵی کوردستان ئەمڕۆ ئەم ساڵ لە داڤۆس ڕۆڵێکی زۆر گرنگیە بوو وەکو ناوەندێک کە گفتوگۆشی تیا بکرێت نەک تەنها وەکو دەرخستنی هەرێمی کوردستان بەڵکو دەرفەتی یا بوو کە کۆمپانیا جیهانیەکان بن لەوێ سیمیناریان هەبێ سەرکردەکانی جیهان قسە بکەن تایە کەمە ڕۆڵێکی زۆر گرنگە بوو بۆ ناسانی هەرێمی کوردستان کە لە 20 ساڵی ڕابردووە بە $1 میلیارد بۆ بەرهێنانی تیاکراوە لە هەرێمی کوردستانە کاتێک تۆ ئەم واقعە بە دەرەوە ئەناسێنی بێگومان سەرنجی وەبەرهێنەر و سەرمایهداری جیهانی ڕائەکێشیت بۆی کە تۆ لەو هەرێمەکەی تویاوە بەرهێنان بکە وەکو بەشێکی گرنگی عێراق و کاتێک ئارامی هەرێمی کوردستان بە جیهانە ناسێنی ئەکرێ وەکو نقطەیەکی سەرەکی بیناسێنی بەو گەورە کۆمپانیانە وڵاتانی جیهان کە لێرەوە دەست بکەن باوە بەرهێنان لە عێراق وەکو مەدخەلێک لە کوردستانەوە ئەم ئاراستەیە دەست پێ بکەن بەڵام ئێمە بیرمان نەچێ داڤۆس باسی کێشە گەورەکانی جیهانەکە ئێمە لە هەرێمی کوردستان هێشتا هەندێک کێشەی لۆکاڵیمان هەیە کە گرفتی زۆر گەورەیە لە بەردەم ئەوەی کانگاو بنین بەرەو چارەسەرکردنی یاخود وەرگرتنی ئەو پێشنیارانەی داڤۆس بۆ ئێمە هێشتا لە کێشەی قەیرانی دارایی و دابینکردنی بووچین لە کاتێکە داڤۆس باسی زیرەکی دەستکرد بۆ ئێمەکە بەدڵنیایی لە لایەکی تر ئێمە هێشتا مؤسساتی حکوومەت کارەکانی خۆی ئەنجام نایە لە کاتێک ئەمە باسیەوەکەی چۆن تەکنۆلۆژیا لە بەڕێوەبردنی حکوومەتە بەڵام زۆر جار بۆ هەرێمی کوردستان ڕۆ سیاسیەکە زیاتر لێگە درێتەوە بە حکمەوەی لەویا زۆرترین ینی سەرۆکی وڵاتان دەبینرێت لەوە هەرێمی کوردستان بۆ خۆی کە بەشدار دەبێت لەوێ هەروەکو جەنابەت دووتت ینی ناساندنیشی هەرێمەکە بێت هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی ئەو جوگرافیایی کە ئێمە لە عێراقدا بەڵام بابەتە سیاسەکان بەدەرنین لە بابەتە ئابووریەکان و ئێستا لە دۆناڵد ترەمپ سەیری بکەین کە بەرژەوەندی ئابووریەکان سەرنجی ڕاکێشە بۆی بڕیارێکی سیاسی بە
بێگومان بۆ هەموو جیهان ئێستا بابەتێکەوەی لاتوە و هەرێمی کوردستان کاتێک گەچێت ئەم کۆڕ و کۆڕبەندە جیهانیانە پێگەیەکی گرنگی هەرێم پیشانەیە لە ڕۆ سیاسیەکەوە شتێکی زۆر باشە بەڵام لە ڕوو ئابوووریەکە پێستی بە هەنگاوی تر هەیە بۆ لە کاتێک تۆ لەگە گەورە کۆمپانیایەکی جیهانیە گفتوگۆکی بۆی بێت لە هەرێمی کوردستان و بەرهێنانکە بەڵام سێرکی سیستەمی بانکیت نییە کۆمپانیەکە بیر لەوە کاتۆ چۆن حواڵەی سەرمایەکەی بک بۆ هەرێمی کوردستان یاخود دواتە چۆن بیکاتەوە بۆ دەرەوە بۆیە پێویستە هەرێمی کوردستان لەگەڵ بەشداریکردنی لەم کۆڕبەندە گەورەنی جیهان و هەروە کە کارێکی زۆر باش ئەنجامەیە لە ناوخۆی هەرێمی کوردستانیش کۆمەڵک ڕێوشێن بگرێتە بەر بۆی بتوانێت هاوتەریب لەگەڵ بەشداریکردنەکەی کاریگەری دروستکە چونکە هەر بابەتێک ئێمە لە ئابووریا زۆرگی سەرنجی ئەم بابەتەی هەر بڕیارێکە دەرەچێ هەر هەنگاوێکە حکوومەتینێ هەر کۆڕ و کۆڕبەندێک کە بەشداریەکە پێویستە دواتر کاریگەری لەسەر سفری خەڵک دروستکە ئەگەر نەبێتەوەی فرامبوونی سفرەکەمان باشتربوونی گیرفانی خەڵک بژێوی خەڵک هەندێک جار نەکردنیشی لەوە باشتر بەڵام من بە دەرفەتێکی زۆر باشم زانی کە هەرێمی کوردستان بە ئاستێکی باڵا لە سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەروە باشترینیشان کە ماڵی کوردستان بوو لە دافۆس هەنگاوێکی زۆر گرنگ بوو بۆ هیوای لە ساڵانی ئایندە ڕۆڵێکی گرنگ و کاریگەر ژمارەیەکی زۆر لە سەرمایه‌دارانی هەرێمی کوردستانیش بەشدار بوون لە کۆڕبەندەکە ئەمە بۆ خۆی یعنی سوودبینینە لە دافۆس و سوودبینینە لە وڵاتانی بەشداربوو لەوێ کە بێن چۆنەڵی ئەزمموی ئەوان بێنە هەرێمی کوردستان بە حەقت لەم ڕۆژەوە سەرنجی وێنەی یادگاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرمایه‌دارەکانی هەرێمی کوردستانکەی بەڕوونی دەموچاوەکان زانی لە بواری وەبەرهێنەرانی خانوبەرە زیاتر ڕۆڵیان هەبوو ئێستا هەرێمی کوردستان دەرفەتەکانی لە بواری وەبەرهێنانی خانوبەرە کەمترە بەڵام لە بواری پیشەسازی خشتوکاڵ گەشتیاری دەرفەتەکان زیاترن و لە بواری بەرهەمێنانی وزەی کارەبا وزەی خاوێن هەتاکو بابەتەکانی ژینگە کە بۆ چوونم وایە و هیوادارم وا بوێ هەرێمی کوردستان زۆر ئیشی لەسەر دەرخستنی ئەم سێکتەرانە کرد بێت کە دەرفەتێکی زۆر باشە بۆ وەبەرهێنەرە گەورەکانی جیهان کە لەگەڵ وەبەرهێنەری ناوخۆیە بتوانن لێک نزیک بوونەوە هەبێ بۆی پرۆژەی هاوبەش لەم سێکتەرانە ئەنجام بن. دکتۆر خاڵی کۆتایی کەمێ ئاماژەی پێ بم ینی زۆر بازەوە کرێت کە لووتکەی دافۆس کە لووتکەیشی ئابووری گرنگی جیهانیە و زۆرێک لە وڵاتانی دنیا بەشدارن بە تایبەتی وڵاتانی سەرمایه‌دار و هەروەها خاوەن بازرگانی بەهێز و ئەوانی کە یان چۆنڵی زلهێز و نفوسی خۆیانەیە لە ناوچەکاندا ینی بازەوە کرێت کە تا ڕادەیەک دوو جەمسەریشی دروست کردووە لە نێوان جەمسەری هەم ئەمریکا ئەوروپا هەم جەمسەری رووسیا و تا ڕادەیەک چین بۆچی ئەم جیاوازیە و تا ڕادەیەک ینی لە لووتکەی دافۆسی ئەمساڵ بازەوە کرێت کە تەواجودێکی کەمی بۆ نمونە چینیەکان یاخود ڕووس یاخود ئەم بابەتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بووێ بۆچی وا دابەش بووە دافۆس وەکو یەک پارچە سەیری ئابووری جیهانیە کرد بەڵام چەند ساڵێکە بە تایبەت لە ماوەی 5 ساڵی ڕابردووە دابشکارێکی زۆری سیاسی لەسەر ئاستی جیهانی ڕوویاوە ئەوەی کە پێوتێ فرە جەمسەری تاسێک دافۆس توانێتی بێلانی خۆی لەم بابەتەیە بسەلمێنێ بەڵام نەیتوانێت لە 100% ئەمنیەت پاکی خۆی بخاتە ڕوو بەشێک لە وڵاتانی وەکو چین رووسیا تەنانەت تورکیا لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بایکۆتێکی گەورەی دافۆسیان کرد چکە دافۆسیش بەدەر نەبوو لە بەرکەوتنانی کە لە نێوان ئۆکرانیا و بلۆکی ئەوروپا لەگەڵ رووسیا دروست بووە هەرچۆن کۆڕبەندی ئاسایشی میونخیش بە هەمان شێوە کۆڕبەندەکانی تری جیهانیش ئەمە ڕەنگیاوەتەوە لە دافۆسیش تا ئاستێک ڕەنگیاوەتە بەڵام کەمتر بەراورد بە کۆڕبەندەکانی تری جیهان دافۆس جیاوازێکی زۆری لە نێوان وڵاتانی پێشکەوتو و دواکەوتووە دروست کردوە تا ئاستێک ئەو وڵاتانەی کە تا ئاستێک ئابوورێکی گەورەیان نییە ئابوورێکی دواکەوتویان هەیە ڕۆڵیان نیە لە ئابووری جیهانە کەمتر لە نێو دافۆسا جێی باس و خواسن بابەتەکانی وەکو هەژاری برسێتی کەمتر لە نێو دافۆس ڕۆڵی سەرۆکیان هەیە و کەمتر لە نێو باسەکانی دافۆسا ڕەنگیان ناوەتەوە ئەمە جۆرێکی دیکە لە دابشکاری دروست کردووە هاوشێوەی ئەوەی کە جۆرێک لە مۆنۆپۆلی ئەوروپیەکان و ئەمریکابینی لە دافۆس کە لەسەر ئاستی باڵا بەشدارە بن واروە هەندێک جاریش مەرجیان هەیە بۆ نمونە ساڵی ڕابردوو مەرجیان هەبوو کە رووسیا ناوێ بەشدار بێ ئەمساڵ رووسیاش بەشداری نەکردەوە کە زەربەیەکی زۆر گەورەی تا ئاستێک لە دافۆس دەکەوێت و هەروە تورکیاش بۆی شەڕی غەزەوە کە جیهان بێ هەڵوێستە هەرچەندە تا ئاستێک ئاگربەست هەبوو بەڵام بەشداری نەکرد کە ئەمانە تۆپتێنی ئابووری جیهانن تا ئاستێک و لە نێو گروپە ئابووریەکانی جیهانە ڕۆڵێکی گرنگیان هەیە ئەکرێ لە ساڵانی ئایندەیە دافۆس باشتر بی لەم بابەتە بکاتەوە چکە کاتێک ڕاستپاردە و پێشنیارەکانی ئەتوانرێ زۆر منطقی و لۆژیکی بن کە لەسەر ئاستی جیهان گفتوگۆ بکرێ کاتێک بەشێکی گەورەی جیهان بۆ نمونە هەرچین بە تەنها خۆی لە 170 GDP جیهان پێکێنێ کۆی بەرهەمی ناوخۆی جیهان پێکێنێ
ناکرێ ڕۆڵی نەبێت لە کۆڕبەندێکی گەورەی وەکو داڤۆسە بۆیە ئەکرێمانەوەکو عیبێکی گەورە لە داڤۆس بڕوانرێ کە تا ئاستێک میزداقێتی پێشنیار و ڕخنە و سەرنجەکانیشی بۆ ئاوری جیهان لەژێر هەمان چەترا. بەڵام بە کۆی قسە ینی لووتکەی داڤۆس خۆی لووتکەیەکی زۆر گرنگە بێگومان. دکتۆر بیلان ڕەوف شارەزای بواری ئابووری و مامۆسای زانکۆ لە بەرنامی پانۆراما لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەم دکتۆر جان دووبارە بەخێر. بەڵێ بینەرانی بەڕێز دەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.